سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند هێزەکانی ئەمریکا لە عێراق و سووریا دەمێننەوە بۆ تێکشکاندنی یەکجاری داعش. ئامانجی بەدەهێنانی تێکشکاندنی داعشیش بە یەکجاری ئامانجێکی درێژخایەنە. هاوکات هاوکاری و هێزانش دەکەن کە لە شەڕی تیرۆر لەگەڵ ئەمریکا بەشدارن. جێگری یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا ڕاشی گەیاند ئێران و گروپە چەکدارەکان سەرچاوی ناسەقامگیری لە ناوچەکە هاوکاتە ڕەشەن بۆ سەرمانەوەی هێزەکانی ئەمریکاش. بۆ ئەمریکا کار دەکات تاوەکو ڕوبەڕووی ئەو هەڕەشانە ببنەوە. من دیار کوردەم دەمەوێت بۆ تاوتوێکردنی ئەم ژارە و هەروەها چەمژارێکی دیکەی پەیوەندی بە هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە و هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ مایکل مەڕۆی جێگری پێشووی یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا گفتوگۆ بکەم. مایکل مەڕۆی لە سەردەمی ئیدارەی دۆناڵد ترەمپدا بەرپرس بووە لە جێبەجێکردنی سیاسەتی وەزارەتی بەرگری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هاوکات پێشتر ئەفسەر بووە لە دەستگای هەواڵگری ئەمریکا لە CIA. زۆر سپاس بەڕێز مایکل مەڕۆی بۆم دەرفەتە. خۆشحاڵم کە میوانی ڕووداوی. پێم وایە ئەمە یەکەمین جارە قسە بە تەلەڤیزیۆنێکی کوردی و عێراقیش بکەیت. بەڵێ پێم وایە خۆشحاڵم کە لێرەم. دەمەوێت بەوە دەست پێ بکەم. ئێوە بەرپرس بوون لە جێبەجێکردنی استراتیژی بەرگری نیشتمانی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ساڵی 2018. پرسیارەکەم ئەوەیە ئەمریکا هیچ سیاسەتێکی بەرگری دیاریکراوی بۆ عێراق و هەرێمی کوردستان هەیە؟ کوردستان ریجن؟ بەگشتی بەڵێ. چ ئەو کاتێ من لە پەنتاگۆن بووم یان ئێستا کە وەزیرۆستن لەوەیە. استراتیژێکی چالاکی نیشتیمانی هەیە. هەروەها تۆ ڕاست دەکەی. ئەمە بەشێک بۆ لە پەرەپێدانی ئەو استراتیژەیە کە من ئەو کات لەوێ بووم. هاوکات لە چوارچەوەی ئەو استراتیژەدا استراتیژی تایبەت بۆ هەر وڵاتێک هەیە. ئەمە استراتیژی لەسەر ئاستی نیشتیمانیش لە خۆ دەگرێت. هەروەها استراتیژەتێکی گشتیش هەیە کە وەزارەتەکانی دەرەوە و بەرگریش دەگرێتەوە. هاوکات پلانێکی تایبەتیش هەیە کە لە چوارچەوەی وەزارەتی بەرگریدایە و پەیوەستە بە بەرگری و ئاسایشی نیشتیمانیەوە و وەزارەتی بەرگری لی بەرپرسە. لەو کاتەی ئێوە لە وەزارەتی بەرگری پەنتاگۆن نەماون تاوەکو ئێستا هیچ گۆڕانێک بەسەر سیاسەت و استراتیژی بەرگری ئەمریکا بۆ عێراق و ناوچەکەدا هاتووە؟ گەورەترین گۆڕانکاری لەو کاتەوەی کە من لەوێ بووم گۆڕانی ئەرکی هێزەکانی ئەمریکا لە عێراق کە ئێستا تەنیا ڕۆڵ یاوکاریکردن و ڕاوێژپێدانیان هەیە. چی دیکە ڕۆڵی هێزی شەڕکەریان بە هاوبەشی لەگەڵ هێزی عێراقیەکاندا نەماوە، بەڵام ئێمە هێشتا لەوەین. هیواخوازیشم لەوێ بمێنینەوە و ڕۆڵی ئەومان هەبێت کە ڕاوێژ بدەینە هەردوو هێزی بەرگری عێراق و پێشمەرگە. هاوکات هاوکاری هەواڵگریمان هەبێت لەوێ بین بۆ پێدانی ڕاوێژ و یارمەتیدان. ئەی چۆن استراتیژی ئێستا ئەمریکا لە ناوچەکە هەڵدەسەنگێنی؟ من بڕوام وایە کە پێویستە لێوێ بمێنینەوە، چونکە ئێستا هەندێک نیگەرانی هەن، بە تایبەتیش لە دوای بڕیاری کشانەوەی تەواو لە ئەفغانستان. ڕەنگە بڕیارێک کشانەوەی تەواویش لە عێراق و سووریا بدرێت. مەبەستم لە ڕووی هێزی سەربازیەوەیە، چونکە لە ڕووی دەپلۆماسی لەو ناوچانە دەمێنینەوە. بەڵام لە ڕووی سەربازیەوە من نیگەرانم لەوەی ڕەنگە هێزەکانمان بکشێنینەوە و تاوەکو لە ڕووی ڕۆڵ یاوکاری و ڕاوێژپێدانیشەوە. بۆیە من لەگەڵەوەدام پێویستە لێوێ بمێنینەوە، بەردەوام بین لە پەیوەندی ڕاستەوخۆمان لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان. لە ڕووی سەربازیشەوە لە هەردوو ناوچەکەدا پێم وایە ئەوە سەلمێنراوە کە هاوبەشێکی کاریگەرە، نەک بە تەنیا بۆ ئەمریکا بەڵکو بۆ خەڵکی عێراقیش. ئێمە بەیەکەوە کارمان کردووە بۆ تێکشکاندنی داعش، ئازادکردنی بەشێک لە ناوچەکانی عێراق و هەروەها بەدڵنیاییەوە هەندێک ناوچەش لە سووریا. و ئێستا زۆر گرنگە بەیەکەوە بەردەوام بین بۆ تێکشکاندنی یەکجاری داعش. ئەمەشەوە دەخاتە سۆی ئەمریکا کە لێ بمێنێتەوە، لەگەڵ ئەو بەشەکانیدا بمێنێتەوە و هەموو هێزەکانی نەباتە دەرەوە. دێمە سەر ئەمەش شەڕ لە جی داعش، بەڵام ڕەنگە ئاگداری هێرشەکەی ئەم دوایی ئێران بۆ سەر هەولێر و گروپە چەکدارەکان بۆ سەر ئەنبار بن. چۆن ئەو هێرشانە دەبینن؟ پەیامی ئەو هێرشانە بۆ ئەمریکا چییە؟
تۆ بتەوێت یان نا ئێمە هێشتا لەگەڵ گفتوگۆداین بۆ دووبارە گەڕانەوە بۆ نێو ڕێکەوتنی ئەتۆمی کە ڕێکەوتنەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2015 و ئیدارەی پێشوو لە ساڵی 2010 بڕیاریدا بە شێوەیەکی تاکلایەنە لە ڕێکەوتنەکە بکشێتەوە. بۆ ئیدارەی ئێستای ئەمریکا هەوڵ دەدات بگەڕێتەوە نێو ڕێکەوتنەکە. هەروە پێم وایە و بۆ منیش مانایەکی تەواو نادا، چونکە هەندێک جار ئێران گروپە بە وەکالەتەکان بەکاردەهێنێت بۆ هێرشکردنیان هێرشی ڕاستەوخۆ بە جۆرێک تاوەکو هەندێک باڵادەستی لە دانووسانەکاندا بەدەست پێنێت. ئەمەش ڕێی تێدەچێت کە مەبەستیانەوە بێت، چونکە ئێمە بینیمان هێرشکرایە سەرکێڵگەنەوتەکانی سعودیەش. بۆیە ئەگەری زۆرە کە بیانەوێت هەندێک باڵادەستی بەدەست بێنن، بەڵام ئەوەش بڵێم پێم وانە ئەمە سەر بگرێت و ئەنجامی پێچەوانەشیە بێ. پێم وایە ئەمەوا دەکات ئێمە لە گەیشتنە ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ ئێران و گەڕانەوە بۆ نێو ڕێکەوتنی ئەتۆمی دوورتر بکەوینەوە. بۆیش ئەگەر مەبەستی ئەوە بوو بێت بەدڵنیاییەوە هیچ ئەنجامێکی نابێ بۆ دانووساندەکان سەبارەت ڕێکەوتنێکی نوێ. هەروە بەگشتی هیچ ئەنجامێکی نابێت، چونکە ئەمریکا هیچ کاتێک خۆش نابێت کە لایەنێک هێرشی کردوتە سەر. نابێ ئەو لێ خۆشبوونەشمان هەبێ. ئەمە شەو ڕێگەیەنیە کە کاردانەوەمان بۆی هەبێ. کاردانەوەکانەوەیە کە وەڵاممان هەبێت چ لەم بارەدا یان ئەگەر زیانی گیان دەبێت دەبێ ئەوە بکەین کە پێشتر کردومان. زۆر باشە، بەڵام کاتێک دێتە سەر تۆڵەسەندنەوە ئێران هەولێر هەڵدەبژێرێت. ئەمە لە دوای بە ئامانجکردنی جەنەڕاڵ قاسم سولەیمانی لەلایەن ئەمریکا ڕوویدا. لە چەند هەفتەی ڕابردوو هەمان شت ڕوویدا. پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێران کە دێتە سەر تۆڵەسەندنەوە لە ئەمریکا و هێزەکانی دیکە هەولێر هەڵدەبژێرێت و دەیکاتە ئامانج. بەدڵنیاییەوە نازانم بۆ، بەڵام دەتوانم بۆ چۆنی خۆمت پێ بڵێم. من خۆم ماوەیەکی زۆر لە هەرێمی کوردستان بوومە. چەندی مانگ بەر لە دەستپێکردنی شەڕی عێراق لەوێ بووم و کاتێکی زۆر لەگەڵ پێشمەرگەدا بووم. بەڵام بەر لەوەی شەڕی عێراق دەست پێ بکە بۆیش ئاشناییەکی زۆر هەیە لە نێوان ئەمریکا، بەتایبەتیش لە بواری سەربازی و هەواڵگری لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان و عێراق. بۆیە ئەوان دەزانن کە ئێمە پەیوەندێکی بەهێزمان هەیە. ڕەنگەوان بە جۆرێک سەری و پەیوەندی بکەن کە هەڕەشە بێ بۆ سەریان. ئەمەش ئەگەری زۆرە کە ئەوان بۆچی ئەو لێر هەڵبژێرن بۆ تۆڵەسەندنەوە دەیانەوێت ئێمە لەو پەیوەندیە بەهێزەمان لەگەڵ هاوبەشە کوردەکانمان دوور بخەنەوە. ئەگەری زۆرەوەیە کە ئەمە هۆکاری پشت بە ئامانجکردنی هەولێر بێت. زۆر باشە. لە دوای هەرشەکەی ئێران بۆ سەر هەولێر بەرپرسانی ئەمریکا لە نێویاندا جێک سولیڤان ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی گوتی ئەمریکا کار دەکات بۆ دابینکردنی سیستمی دژێموشک بۆ عێراق. ئەمریکا سیستمی دژێموشک بە عێراق و هەرێمی کوردستان دەدات. پێم وایە ئەمە بەتەنیا لە بەرژەوەندی عێراقدا نیە کە سیستەمی دژەموشکیان هەبێت، بەڵکو ئەمە لە بەرژەوەندی ئەمریکاشدایە، چونکە ئێمەش لەوەین پێویستە پارێزگاری لە خۆمان بکەین. بەڵام پێم وایە دەبێ ئەوەش ببینین کە لە ئۆکراینە چی ڕوودەدا، چونکە ئەو سیستەمانە بە شێوەیەکی بەرچاو کاریگەرم بەرامبەر بەو چالاکی شەڕانگیە زیانەی رووسیا لە ئۆکراینە دەیکات بە مەبەستی داگیرکارێکی بێپاساو. بەڵام بژاردەکانی ئێرانیش زۆربەی بژاردەکانیان بۆ تۆڵەسەندنەوە موشەکەن. بۆیە ئەگەر ئێمە ئەو توانایەمان لە عێراق هەبوایە یان هەرێمی کوردستان ئەو توانایی هەبوایە بۆ بەرگریکردن لە خۆیان بەرامبەر بەو هێرشانە، ئەو کاتە ئێران نەیدەتوانیا مێرشانەوە کە ڕەشەیەک بەکار بێنێت. بۆ ئێمە کۆمەڵێک سیستەمی جیاوازمان هەن، ئەگەر بمانەوێت هاوکار بین کە هیواخوازم بیر لەوە بکەینەوە ئەم سیستەمە بدەیناوە بەشە سەرەکیەکانمان لە عێراق. تو ئاماژەت بە شەڕی ئۆکرانیادا. ئەم شەڕەش کاریگەری لەسەر بڕیاری ئەمریکا هەیە بۆ پێدانی سیستەمی دژێموشک بە عێراق و هەرێمی کوردستان. کەواتە ئێستا ئەمریکا دەتوانێت چۆن هاوکاری عێراق و هەرێمی کوردستان بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشانە؟ پێم وایە ئێستا ئێمە سەیریەوە دەکەین. هەروە سیستەمی S-300مان داوەتە عێراق کەمە سیستەمێکی ڕووسیە و پێما بێت لەلایەن هاوبەشێکی ناتۆمان پێیاندراوە. ئەمە سیستەمێکی زۆر کاریگەرە، مەوداکەی فراوانە و دەتوانێت بەرپەرچی فڕۆکەی جەنگی موشەکی کروز و بالستیش بداتەوە، بەڵام هێشتا وەک S-400 کاریگەر نییە.
ئەوکات ئێمە سیستەمی پاتریۆتیشمان هەیە کە سیستەمێکی زۆر کاریگەرترە و ئەمریکا هەیەتی سیستەمی دیکەش هەن و جۆری ئەوروپیش هەن بۆیە دەبێتەوە بزانن کە کامیان نامویان کاریگەرترا وەک سیستەمی بەرگری بۆ هەڵبەشەکانمان لە عێراق یەکەم شەدەوەیە سیستەمەکە بەدەست بخەین دواتر مەشقوڕاهێنان بە عێراقیەکان بکەین تاوەکو بتوانن بەکاری بێنن چونکە ئەو سیستەمانە زۆر کارامەن و هەروەها ڕاهێنانی زۆریان نابێت بەڵام کاتێک دامەزران ئەو کاتە زۆر کاریگەر دەبن بۆ پارێزگاریکردن لە خەڵکی سڤیل لە شارەکاندا. کەواتە پێت وایە ئەمریکا لە داهاتوودا بیر لە پێدانی سیستەمی پاتریۆت بە عێراق و هەرێمی کوردستان دەکاتەوە؟ پێم وایە ئەمە یەکێکە لە سیستەمە گرنگ و گونجاوەکان کە ئێمە دەتوانین دابینی بکەین بەڵام هەندێک جار کە ئێمە ئەو سیستەمانە دەدەینە عێراق و بەشەکانمان بەکارهێنان و هێشتنەوەیان خەرجێکی زۆری دەوێت و زۆر جاریش هەر بەکار نایەندرێت کە زیاتر بۆ بەرپەرشدانەوەی هێرشی فڕۆکەیە بەڵام ئەو سیستەمانی کە دژە مۆشەکی بالستین و هەروە خەڵکێکت لەسەر بەکارهێنانی ڕاهێنا زۆر کاریگەر دەبن ئەمانە چەکی بەرگری دەبن پێویست ناکات بەکاری بێنیت تەنیا ئەو کاتە نەبێت کە هێرشت دەکرێتە سەر و لە ڕێگەیانەوە بەرگری لە خۆت دەکەیت بۆیە پێم وایە ڕەنگە ئەمریکا لە داهاتوودا ئەم جۆرە سیستەمانی چەک بۆ هاوبەشەکانمان دابین کات کە سیستەمی دژە هێرشن دەتوانرێت سیستەمی زۆر کاریگەر بن وەگەوەی ئێستا لە ئۆکراینادا هەیە بۆیە پێویستە هاوبەشە سەرەکیەکانمان وەک عێراق ئەو چەکانیان هەبێت بەتایبەتیش کە و سنوورە لەگەڵ ئێران. پرسیارێکی دیکەی پەیوەندیدار بە هێرشەکان پێم وایە ئێوە داواتان لە سەرۆک بایدن کرد بە بەردەوامی وەڵامی ئەو هێرشانە بداتەوە پێت وایە ئیدارەی ئێستا وەک پێویست وەڵامی هێرشەکان ناداتەوە ئەگەر وایە هۆکارەکەی چییە؟ بەڵێ پێم وایە ئەمریکا چەندین ڕێگەی لەبەردەستە بۆ تۆڵەسەندنەوە هەندێک جار وەڵامی سەربازی دەبێ و هەندێک جار وەڵامی دیکە من نازانم چونکە لە حکومەتدا نەماوم بۆیە نازانم ئێمە چ جۆرە هەنگاوێک دەگرینە بەر کە دێتە سەر تۆڵەسەندنەوە بەڵام ئەوە شتێکە کە دەبێت ئەمریکا هاوسەنگی لەبارەوە هەبێت هەندێک جاریش لە بەرژەوەندیدا نییە هیچ وەڵامێک هەبێت چونکە هێرشەکان هیچ زیانێکیان نەبووە و ئازاریان بە هیچ ئەمریکێک نەگەیاندووە بەڵام ئەگەر ئەمریکێک بکوژرێت پێم وایە ئیدارەی ئێستا یان هەر ئیدارەیەکی دیکە لەسەرەتی وەڵامی هەبێت بۆیەش ئێستا کە جەنگی جیهانی لە لێواری ڕووداندایە ئەو کاتە ڕوودەدات کە ڕووسیا هێرش بکاتە سەر هاوبەشێکی ناتۆ پێم وایە بۆ ئێران زۆر ناژیرانە دەبێت ئەگەر دنەی ئەمریکا بدات و هێرش بکاتە سەر بنکەیەکە ئەمریکیەکان بریندار بن چونکە دەبێت لەو بارەدا ئەمریکا وەڵامی سەربازی بداتەوە. بودجەی وەزارەتی بەرگری ئەمریکا بۆ ساڵی 2023 داوای 541 ملیۆن دۆلاری بۆ هێزەکانی سووریای دیموکرات هێزەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە کردووە ئەمە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و هەروە پرچەکردنی هێزەکانە پێت وایە ئەم پارە بەسە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش لە ناوچەکە؟ من بۆ ئەوە دەگەڕێمەوە بۆ هەڵسانەکانی تیمی هەواڵگری ئەمریکا ئەگەرەوان بڕۆیان وابێت ئێستا داعش بە شێوەیەکی کاریگەر مامەڵەی لەگەڵ کراوە بۆ تێکشکاندنی یەکجاری بۆ وەڵامدانەوەی ڕاستەوخۆی پرسیارەکە تەواو دڵنیانی بەڵام ئەوەش دەڵێم ئەگەر ئەمە بەس نییە ئەو کاتە ئەمریکا پێویستە بیر لە زیادکردنی بکاتەوە دەبێت بتوانین پارەی پێویستابین بکەین بۆ ئەوبەشەکانمان هەموو ئەوانەی تۆ ناوتێنان پێشمەرگە سوپای عێراق و هێزەکانی سووریای دیموکرات هەروەها هیواخوازم وڵاتانی دیکە ژەمەوە هاوبەشێکی درێژخایان ببینن تاوەکو کاتێکە داعش ڕۆژێک بوونی نامێنێت بەڵام ئێستا هەندێک گۆڕانکاری هەن ڕەنگە داعش خۆی بنیاد بنێتەوە و کۆمەڵێک شتی ناخۆش و تۆقێنەر لە ناوچەکە و هەروەها لە دەرەوەش ڕوو بدەن ڕەنگە بتوانن لە ئەمریکا و ڕۆژاوا شێرش ئەنجام بدەن بۆیە گرنگە ئێمە بەردەوام بین هەوڵەکانمان لە بەدواکەوتنی داعش ڕەشاوی ئەوە بکەین کە ڕەنگە ببنە هەڕەشەیەکی گەورە و دەبێت بتوانین لە ڕووی سەربازیەوە ڕۆبەڕوویان ببینەوە ئەمەش بۆ ئەوەی دڵنیا بینەوە کە ئەوان هەرگیز ناتوانن خلافەتێکی دیکەی داعش دروست بکەنەوە بۆیە ئەگەر ئەو پارەی دابین کراوە بەس نییە
پێویستە بیر لە زیادکردنی بکەینەوە، بەڵام ئەوە دەڵێم ئەو پارەی دانراوە ڕەنگە لەسەر بنچینەی هەڵسەنگاندنی ئەو کەسانە دانرابێت کە لە نزیکەوە چاودێری داعش دەکەن. داعش هێرشەکانی بۆ سەر هێزەکانی عێراق، هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سووریای دیموکرات زیاد کردووە. پێت وایە داعش لە ماوەیەکی نزیکدا بە یەکجاری لە نێو دەبردرێت؟ So yes, ISIS, I agree, has increased its attacks, multiple attacks all across بەڵێ هاوڕام کە داعش هێرشەکانی زیاد کردو، چەندین هێرش لە عێراق و لە سووریاش دەکات، بەڵام ئایا ڕیشە کێش دەکرێن؟ پێم وانیە ڕیشە کێش بکرێن. منەوە دەڵێم نەک لە ڕووی تێکشکاندنەوە، بەڵکو بەشێکی زۆری داعش پەیوەندی بە ئایدۆلۆژیاوە هەیە. بۆیە قورسە ئایدۆلۆژیا لە نێو ببردێ تاوەکو ئەو خەڵکانەی باوەڕیان هەیە لەسەر هەمان باوەڕدا بمێنەوە. بەشێکی دیکەشی پەیوەندی بە ئابووریەوە هەیە. لە هەر ناوچەیە کە دەرفەتی ئابووری لێ نەبێت، بردننی کەسانێک بۆ نێو ئەو جۆرە ڕێکخراوانە زۆر ئاسان دەبێت، بۆیە پێم وایە نابێت هەرگیز واز لەو هەنگاوانە بێنین کە بە شوێن داعشەوە. هەروەها هەردوو حکوومەتی عێراق و ئەمریکاش هەموو ئەو شتانە بکەن کە لە توانایاندایە بۆ بەرگریکردن لە خەڵکی مەدەنی. بەڵام ئەگەر پێمان وابێت داعش ڕۆژێک دێت تەواو دەبێت، خوێندنەوەیکی هەڵەیە و بەو مانایە دێت کە وڵاتان لە ڕوبەڕووبوونەوەی داعش دەوەستن. ئەمەش خراپە، هێندە خراپە وەگەوەی ئەفسەرێکی پۆلیس پێی وابێت تاوانکاری کۆتایی دێت. بۆیە نیشانی دەدەن کە بەردەوام نابن لە شوێنکەوتنی داعش. To pursue ISIS wherever they can. باسمان لە هێرشەکانی داعش، هێرشەکانی ئێران و گروپە چەکدارەکانیش لە عێراق و سووریا کرد. پرسیارەکەم ئەوەیە، ئەمریکا ئێستا سەرنجی لەسەر مامەڵەکردنە لەگەڵ هێرشەکانی ڕۆژ یان کار دەکات بۆ دروستکردنی هێزێکی یەکگرتو و پێشکەوتو و هەروها بەتوانە لە عێراق، چونکە ڕەنگە ئەمریکا نەتوانێت بۆ ماوەیەکی درێژ لە ناوچەکەدا بمێنێتەوە. پێم وایە پێویستە بتوانین هەردووکیان بکەین. پێویستە بتوانین سەرنجمان لەسەر هەڕەشەکانی ئێستا بێت کە ئەگەر هێرشێکە بێت دەبێت دەستبەجێی هەنگاو بنین بۆ پارێزگاریکردن لە خەڵکمان، بەڵام ناتوانین بە تەنیا سەرنجمان لەسەرەوەش بێت. ئەمە ئامانجێکی کورتخایانە، گرنگە بەڵام کورتخایانە. دەبێت بتوانین توانایی هێزریا و بەشەکانمان بنیاد بنین لە نێویاندا عێراق کە بتوانن ڕۆبەڕووی دوژمنەکانیان ببنەوە. ئەمە داعش دەگرێتەوە، گروپە میلیشەکانی سەر بە هاوسەکانیش دەگرێتەوە کە بۆ چوونیان وایە هێزی بەرگری عێراق وەک پێویست نییە. بۆیە پێویستە هێزی سەربازی ئامادە بێت بۆ شەڕی داهاتوو. ئێمە لە ئەمریکا دەڵێین لەسەر هێڵی کۆتاییدا بێت و پێویستە بتوانن هەردووکیان بکەین. There are many proxy groups in the region, especially in Iraq. زۆر باشە، کۆمەڵێک گروپی بە وەکالەت لە ناوچەکەدا هەن، بە تایبەتیش لە عێراق. بە بۆچوونی ئێوە کێ بەرپرسە لە دروستبوونی ئەو گروپانە؟ چونکە لە ساڵی 2003 کە ئەمریکا عێراقی داگیر کرد، استراتیجی تایبەت بەخۆی هەبوو، کاری کرد بۆ دروستکردنەوەی هێز و سوپایەکی یەکگرتوو لە عێراق. بە بۆچوونی ئێوە کێ بەرپرسە لە دەرکەوتنی ئەو هێزانە؟ پێت وایە ئەمە بەهۆی لاوازی استراتیجێتی ئەمریکا بووە لە ناوچەکە یان هۆکاری دیکەی لە پشتەوە هەن؟ خۆت دەزانی ژمارەیەکی زۆر گروپی بە وەکالەتەن لە لایەن ئێرانەوە پشتیوانیان دەکرێت، کەوان بە تەواوی وەلایان بۆیان هەیە. ئەوان ئاراستەیان دەکەن، هەمویان نا. بەڵام ڕاستیدا مانای هێزی بە وەکالەتی شەرەوەیە کە کار بۆ بەرژەوەندی کەسانی دیکە دەکەن. بۆیە کاتێک دێتە سەر هێزە بە وەکالەتەکان، هەموو ئەوانە لەلایەن ئێرانەوە ئاراستە دەکرێت. ئەوانیش ئەگەر هەمووشیان نەبێت، زۆربەی جار لە بەرژەوەندی ئێران کار دەکەن، نەک عێراق. بە تەواوی لە دژی بەرژەوەندەکانی عێراقیشن. بۆیش پێم وایە بەرپرسیارەتی سەرەکی گروپە بە وەکالەتەکان دەگەڕێتەوە بۆ ویلایانەی کۆنتڕۆڵیان دەکات کە ئێران و سوپای پاسدارانە. هەروە ئەو گروپانەش کە لە بەرژەوەندی وڵاتانەدا کار ناکەن کە تێیدا چالاکن، چ حەشتی شعبی بێت لە عێراق، هەندێک گروپیان نەکەمویان یان حیزبوڵڵا بێت لە سووریا و لوبنان یان حوسیەکان تاوەکو ڕادەیەک لە یەمەن، ئەوان بە شێوەیەکی گشتی لە هەندێک باردا لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە ئاراستە دەکرێت.
Okay, there are some groups and elements that are part of the Iraqi. هەندێک گروپ و هێز هەن کە بەشێکن لە وەزارەتی بەرگری عێراق. ڕەنگە و هێزانە ڕاستەوخۆ دەستیان بۆ هاوکاری سەربازیانی ئەمریکا بگات کە بە حکومەتی عێراقی دەدات. ئەمریکا هیچ نیگەرانیەکی لەو بارەوە هەیە؟ Does the US has any concern in this regard? So the United States ئەمریکا کە هاوکاری هەر گروپێک بکات یان یارمەتی بدات پێی دەگوترێت لەیهی کە ئەمە سیناتۆر لەیهی لە یاساکەدا زیادی کردووە. بۆیە هەر گروپێک ئێمە بۆمان دەربکەوێت پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی مرۆڤ دەکات بەپێی یاساکە ڕێگەمان پێنادرێت چی دیکە هاوکاری بکەین چ لە پێدانی مەشق یان چەک و پێویستی دیکە بێت. بۆیە هەر گروپێک لە هەر وڵاتێک پێشێلکاری بەرامبەر مافەکانی مرۆڤ بکات ئێمە چی دیکە هاوکاری ناکەین لە باشترین باردا پێویستە ئەوە بکرێت. There are threats on the US. هەڕەشە لەسەر ئامادەیی و بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا هەن. پرسیارەکەم ئەوەیە گەورەترین دوژمن بۆ سەر ئەمریکا چییە؟ داعش، ئێران یان گروپە چەکدارەکانن؟ ئەگەر پۆلێنیان بکەین یەکەمینیان کامەیە بۆ ئەمریکا؟ ئێران لە پلەی یەکەم دێت وەک گەورەترین هەڕەشە. ئەوان توانای زۆریان هەیە، دەوڵەتن، سوپایەکی گەورەیان هەیە، توانای موشکی بالیستیان هەیە، هەروە ڕۆژ دوای ڕۆژ لە بەرهەمهێنانی ئەو مادانەی پێویستن بۆ چەکی ئەتۆمی نزیکتر و نزیکتر دەبنەوە. هێشتا ئەو چەکەیان نییە، بەڵام دەتوانن هەیان بێت. بۆ ئێوە گەورەترین هەڕەشەیەکە هەبێت. داعش ئەگەر بتوانن دووبارە خۆیان بنیاد بنێنەوە هەڕەشە دەبن. ڕەنگە ببنە هەڕەشەیەکی بەردەوامیش. ئەوان هەوڵ دەدەن شوێنێک بدۆزنەوە تاوەکو هێرش بکەنە سەر ئەمریکا، بەڵام ئەو توانایەیان نییە کە وڵاتێکی وەکو ئێران هەیەتی. بۆیە لە ناوچەکەدا ئێران لە پلەی یەکەم دێت لە لیستەکەدا. هەڕەشەی زۆر لە سەرێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا هەن. خۆشت ئاماژەت پێدان. ئایا ئەمریکا هیچ خواستێکی هەیە بۆ کشانەوەی هەموو هێزەکانی لە عێراق و هەرێمی کوردستان لە داهاتوودا؟ ئەگەر خواستێکی وای هەیە کەی ئەمە ڕوودەدات؟ من پێم وانییە پێویست بکات لە ماوەیەکی نزیکدا ئەمریکا هەموو هێزەکانی بشێنێتەوە یان خواستی کشانەوەی هەبێت. ئێمە استراتیژێکی گرنگمان هەیە کە لەوێ بین. پێم وایە کە خەڵکی عێراق و حکومەتی عێراق سوود وەردەگرن کە ئێمە لەوێ بین و پێم وایە پێویستە لەوێ بمێنینەوە. بەڵام پرسەکە ئەوەیە ئێمە تاوەکو ئەو کاتە دەمێنینەوە کە لەسەر داوا و ڕێگە پێدانی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان بێت. من پێم وایە ئەوە تاکە شت دەبێت کە لە ماوەی داهاتوودا ئێمە هەموو هێزەکانمان ببینە دەرەوە. ئەگەرم خواستە بگۆڕێت سەبارەتەوەش ئایا ئێمە بۆ هەمیشە دەمێنینەوە؟ پێم وانییە وا بێت، بەڵام ئێستا لە بەرژەوەندی ئەمریکا و حکومەتی عێراقیشدایە کە ئێمە لەوێ بە ڕۆڵی ڕاوێژپێدان و یارمەتیدان بمێنینەوە. دوایین پرسیارم ئەگەر بتوانم بپرسم، پێم وابێت ئێوە لە ئۆفیس بوون کاتێک حەشتی شعبی هێرشی کردە سەر کورد لە کەرکوب لە ئۆکتۆبری 2017 چەکی ئەمریکیشیان پێ بوو. ئەمریکا بۆچی ئەو کاتە کوردی بەجێهێشت؟ ئەگەر لە داهاتوودا ڕووداوێکی هاوشێوە ڕووبدات کاردانەوەی ئەمریکا چی دەبێت؟ من وەکو پشتێکردن لە هێزەکانی پێشمەرگە پۆڵێنی ناکەم. ئەمریکا دەبێت زۆر وریابێت کە ئایا لە شەڕی نێوخۆیی تێوە دەگلێت؟ ئەمریکا پێویستە پشتیوان بێت یان نا؟ بەڵام کاتێک دێتە سەر پشتیوانیکردنی حکوومەت و خەڵک و پێشمەرگەی کوردی عێراق پێم وانییە پشتیوانی کارێکی گەورەی وەک من بدۆزنەوە. بەڵام چونکە ئێمە ئەو کاتە دەسوەردانی سەربازیمان نەکرد، ئەمە بەمانایەوە نایەت کە ئێمە پشتوان تێکردن. پێم وایە پێویستە بۆ هەمیشە درێژە بە پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان بێت. تاوکو ئەو کاتەشکا هێزەکانمان بە تەواوی لەوێ نامێنن یان هەر بڕیارێک لەو بارەوە بدرێت. پێویستە درێژە بە هاوبەشیمان بدەین. کورد زۆر کاریگەر بوون لە پرۆسەی ئازادکردنی عێراق و لابردنی سەدام لە دەسەڵاتدا. هەروە زۆر کاریگەر بوون لە تێکشکاندنی داعش لە عێراق.
هەروەها هاوبەشەکانیشمان لە هێزەکانی سووریای دیموکرات لە تێکشکاندنی داعش لە سووریا. ئەمە هاوبەشێکی گرنگە و پێویستە بەردەوام بێت. پێشم وایە زۆربەی سیاسەتوانەکانی ئەمریکاش بڕوایان بە هەمان شتە. زۆر سپاس بەڕێز مایکل مەڕۆی کە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان.